بالکاتیا راستی حکومت کرن هروها را گانجی دویا داشته دخواست کرن یاسا سرور به و بکوژی ولاتی چومان به سزای خواه بگینه یان جرا دست وان به کرن چومان را گانجی دوی کمبانه ده وزیر نافخواه احتراف بوی که کلیه که وزارت آینی کاری امنیت ولاتیان بپارزه ویاندام دستاری خیلی خوانیشاندان چومان آماجه بوی که جگر او ده سوز و برسوا سرو که حکومت و هر دو وزیر نافخواه داده بگینه خوانیشانداران او ده بریار لسر بردامیا خوانیشاندان آنجی داویانین و بارپیکرین به سوزن حکومت بدن هر وقتی که استیجیکر تنها ولاتین دور بالکاتی لچومان لسر خوانیشاندان بردامن هفتی رابری گنجه که دور بالکاتی بناور رباس رحیم که خوادی دو زاریانه جالی کسکی وقتا کشتن و ترمیوی جی بناوا و گلی علی بک تهاوشتن و تنها جنایتی دیتن او بکجه و خزان اویجی جالی هز نولهی و هاتنه دست سر کرن. من اگه شهید کرده بزنیاتشی زور گوره شهید کرده کری میش کری خلچی بالکاتیه هر کری رایم شورایی نیه و زۆر لە ڕاگەیاندنانیش گوێم لێ بووە ئەڵێن خەڵکی باڵەکایەتیە ڕێگەیان لە خەڵکی گرتیە نەخێر بەڵکم ئەو هەموو خەڵکە لێرە ڕاوەستایە ئەمە پێشوازی لە خەڵکی ئێرانیشتن کردیە خەڵکمان بەڕێ کردیە بەڵام ڕێگان لە بازرگانی گرتیە ئەوانیش بە بازرگانی زۆر تێکەچن چونکە زەرجیان بڕایە لۆ دۆلار و دیناری بەڵام زەرجیان نەبڕایە لۆ خوێنی کوڕەکی باڵک کە بەنهەق شەهیدیان کردی و تا ئێستاش تەرمەکەمشمان نەدیتیتەوە باڵەکایەتی لە شاری هەولێرەوە هاتوونە دەمانەوێت وەفای خۆمان دەربڕین بەرامبەر بەو ئەو برادەرێکە ئەو شەیدیان کردووە دەمانەوێت بە زووترین کات ئەو جەزا ئەو تاوانبارانە بە جەزای خۆ بگەن دیارەمە بەستە گربوونەوەی خەڵکی باڵەکایەتی ئەمە چەند ڕۆژێکە دیارە چارەم ڕۆژە خەڵکی باڵەکایەتی ڕێگەی هەمووتۆنی گرتیا ئەمەش داگۆچکردە لە ماف و حەقێکی خۆمان ئەمە سێم کەسە لە خەڵکی باڵەکایەتی تیرۆرەکرێتەوە کوژێت و لاشەکەی فرێدرێ بەبێ ئەوەی تا ئێستا حەقی خەڵکی باڵەکایەتی بسێندرێتەوە دیارە گربوونەوەی ئێمە کە ئەمڕۆ دەچێتە چارەمین ڕۆژەوە کە بە شەو ڕۆژێش بەردەوامە مەبەستی ئێمە لە پاراستنی بەهای ئینسان و ئاسایشی خەڵکی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە لە ڕاگەیاندەکان بە کێشەیەکی کۆمەڵایەتی لێک دەدرێتەوە بەڵامەوە دیوێکی یاخود ڕواینێکی هەرە هەڵەیە چونکە ئەگەر ئەمە تەنها کێشەیەکی کۆمەڵایەتی بیا ڕەنگە ئێمە بە کێشەی کۆمەڵایەتی بتوانین چارەسەری بکەین بەڵام مەبەستی ئێمە ئەوەیە کە زەختێک دروستکەین بۆ چەسپاندنی یاسا نەک تەنها لێرانە بەڵکو لە هەموو شوێنەکانی کوردستان نزیکەی ساڵێک بەسەر خۆ پیشاندانەکەی 25 شوباتی کەلاردا تێپەڕ